تابووری پێنجەم بە کێ دەوترێت و چۆن کارەکانی دەکات؟ چۆن بەرژەوەندی وڵاتانی دوژمن دەپارێزێت و دەبێتە بەشێک لە پلانی داگیرکاری خاکی وڵاتەکەی؟ بۆچی ناوی تابووری پێنجەمیان لێنەوە و لە کۆمەڵگەدا چۆن بناسرێتەوە؟ ساڵتان لێبێت. دەمەوێت ئەمڕۆ تابووری پێنجەمتان پێ بناسێنم تا بزانن کام تاقم و گروپ لە کۆمەڵگەدا ڕۆڵی تابووری پێنجەم دەبینن. تابووری پێنجەم زاراوەیەکی سیاسیە و بەو کەس و لایەنانە دەگوترێت کە لە ناو وڵاتەکەی خۆیان و بەنهێنی کار بۆ بەرژەوەندیەکانی دوژمنانی وڵاتەکەی خۆیان دەکەن. مێژووی بەکارهێنانی زاراوەکە بۆ سەرەتای سیەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. ئەو کاتەی ئیسپانیا لە شەڕی ناوخۆدا بوو، ئیتالیا و ئەڵمانیا جەنەڕاڵێکی ئیسپانیایان بە ناوی فرانکۆ بەکاردەهێنا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانیان لە دژی کۆماری خوازەکانی ئیسپانیا. جەنەڕاڵ ئەمیلۆ مولا ئەم زاراوەیی لە جەنگی ناوخۆی ئیسپانیا بەکارهێنا کاتێک تابووری پێنجەمی سەربازی پەیوەندی بە لەشکرە چوار تابووریەکەوە کردو. گوتی تابووری پێنجەممان لەناودایە کە کار لەگەڵ دوژمن دەکات. ئەو کاتەی شەڕ لە نێوان ئەڵمانیا و ئیسپانیا سەری هەڵدا، ئەڵمانیا لە چوار لاوە پەلاماری دەوڵەتی ئیسپانیایدا. سەرکردە سەربازیەکانی ئەو شەڕە باسییان لە بەری پێنجەم دەکرد وەک ئاماژەیەک بۆ ئەو گروپەی کە لە ناو ئیسپانیا کاریان دەکرد بۆ بڵاوکردنەوەی پڕووباکەندە و ترس و دڵەڕاوچێ لە ناو ئەو دەوڵەتەدا و بەو گروپە وترا تابووری پێنجەم. دەوڵەتانی داگیرکەر بۆ دروستکردنی تابووری پێنجەم لە هەر وڵاتێکدا کەسانی خاوەن پێگە و دەسەڵاتدارانی سەربازی ئەو وڵاتە بە ئامانج دەگرن. بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو کەسایەتیانە چەند ڕێگەیەک دەگیرێتە بەر، لەوانە پێدانی زێڕ و پارە و پول بەو کەسایەتیانە یاخود دۆزینەوەی خاڵە لاوازەکانیان و بەکارهێنانیان. نمونەی هەر زیندوی ئەم شێوازە لە دوای سەرهەڵدانی جەنگی جیهانی دووەم، ئەڵمانیا ژمارەیە کەسایەتی لە ناو بەریتانیادا دروست کرد کە کاریان بانگەشەکردن بوو بۆ هیتلەر کە کاریگەریەکی زۆری خستە سەر کۆمەلگای بەریتانی و لەو کاتەدا ڕایگشتی کرد بە دوو بەشەوە لە نێوان لایەنگرانی هیتلەر و دوژمنەکانیدا. ڕێگای تریش هەن بۆ دروستکردنی تابووری پێنجەم، لەوانە پەنابردن بۆ کەسە ڕەوشتنسم و نیشتیمان فرۆشەکان، پەنابردن بۆ ڕێکخرا و هێزە لاوازەکانی گۆڕەپانی سیاسی ئەو دەوڵەتە بەمەرجی گرتنە دەستی دەسەڵاتی سیاسی لەو دەوڵەتەدا دوای سەرگرتنی پلانی تابووری پێنجەم و ڕووخاندنی دەسەڵاتی سیاسی ئەو کۆمەڵگەیە. ئەم سیمبولەی خیانەت لە ئیسپانیا چەکەرەی کردو بە دنیادا بڵاو بووەوە، بەڵام هەرگیز ئیسپانیەک نابینیت بڵێت ئاخ ئیسپانیا و پارە و خیانەت. کەواتە لەو کاتەی کە دەڵێیت ئاخ کورد و پارە و خیانەت، تۆش بەبێ ویستی خۆت دەبیتە خزمەتکار و کار بۆ تابووری پێنجەم دەکەیت. زۆرن ئەو دەستە و تاقم و حیزبانەی لە ئێستادا کار بۆ بەرژەوەندی وڵاتانی دوژمن دەکەن و ڕۆژانە لە ڕێگەی پەیوەندیە ژێربەژێرەکانیانەوە بەرژەوەندی وڵاتان دەپارێزن یان دەستی سوپای بێگانە ڕاپێچی نێو وڵاتەکەیان دەکەن و خۆشیان بە فریاد ڕەسی نیشتیمانەکەیان وێنا دەکەن. ئێستا تۆ بیر بکەرەوە لە دەوروبەری خۆت یان لە نێو وڵاتدا تابووری پێنجەم بەدی دەکەیت یاخود نا.